يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە هەموو نوێژێکدا بۆ هەر کەسێک کە توانای هەبێ واجبە لەسەری سوورەتی فاتحە فێر بێ و تیا بخوێنێ. ئێمە لە هەموو نوێژێکدا کە سوورەتی فاتحە دەخوێنین و لە هەموو ڕکاتێکا بە واجبی دووبارەی دەکەینەوە، لە یەکێک لە ئاەتەکانە خۆی پەروەردگار دەفەرمێ مالیکی یەومی الدین، ئەی خاوەنی ڕۆژی پاداشت و سزا. خۆ دەکرا بوترایە مالیکی یەومی القیامە، ئەی پەروەردگاری ڕۆژی هەستانەوە و قیامەت، کە قیامەت بە وشەی قیامەش لە قورئانە هاتووە. بەڵام بۆچی دەڵێن مالیکی یەومی الدین، ئەی خاوەنی ڕۆژی پاداشت و سزا؟ بۆ ئەوەی هەمیشە ئەوەمان لە یاد بێ ئەم دنیاە کۆتایی پێدێ و ئەو کردەوانی کە دەیکەین بە دڵنیاییەوە پاداشت و سزایان لەسەر وەردەگرین لە ڕۆژی دواییدا لە حزوری پەروەردگاردا. پرسیارێک دەکرێت ڕەنگە بە مێشکی جەنابت داهاتبێ و کەسێکیش مافی خۆیەتی بپرسێ، باشە مامۆستا تۆ باسی تەرازوی قیامەت دەکەی، لە قیامەتە نێتەکانیش دەخوێندرێنەوە. باشە نێتی ناو دڵی مرۆڤ کاتێک خەتەرەیەک بە دڵتا هاتووە چاکەیەک بکەی یان خراپەیەک بکەی، خۆ ئەمە وەزنێکی نییە، خۆ ئەمە بیندراو نییە. باشە شتێک کە نەبیندرێ یان کردەوانێک نازانی ئەو کردەوە پلەی قورسیەکەی و بەرزیەکەی چۆنە، خۆوە بە تەرازوو ناکێشرێ. ئایا ئەوە لە قیامەتا پەروەردگار چۆن ئەم پاداشت و سزا بالقسط بەعەدل، نەک بەعادلی، بەعەدل دیاری دەکا؟ خۆشەویستانم، لە دنیادا ئەگەر ئینسان سەرنج بدا دەبینێ تەرازوەکانی پێوانە لە دنیادا جیاوازن. بۆ نمونە تۆ زێڕ بە کیلۆ ناکێشی، ئەڵێن ئەوەندە مسقال زێڕە دەرچووە. بەڵام کاتێک کە دەچی میوەش دەکڕی لە بازاڕدا، ئەویشت بە مسقال بۆ ناکێشن، ئەڵێ ئەوەندە کیلۆیەیە. دواتر باسی ئەوە دەکرێ کە چەند تەنە شیشە چیمەنتۆیە، ناڵێ ئەوەندە کیلۆیە، ئەڵێ ئەوەندە تەنە. مادە شلەکان ناڵێ ئەوەندە کیلۆ نەوتە، ئەوەندە کیلۆ ئاوە، ئەڵێ ئەوەندە لیترە. هەر پێوانەیەک ناوێکی تایبەتی هەیە. ڕێگاوبان بە کیلۆمەتر، خانوەکانمان بە مەتر. هەر پێوانەیەک لە دنیادا مرۆڤەکان ناوێکیان بۆ داناوە. بەڵام ئەزیزەکانم، لەگەڵ پێشکەوتنی زانست و مرۆڤایەتیدا کۆمەڵە شتی تر هەن بە چاو نابیندرێن، نە بە تەن، نە بە کیلۆ، نە بە مسقال، نە بە مەتر و کیلۆمەتر ناپێورێن. ئەو شتانە شتانێکی نادیارن و بوونیشیان هەیە لە واقعە. وەکو چی؟ وەکو فشاری خوێن، زەختی خوێن. جەنابە دەچی فشارێکی خوێنت دکتۆر شتێک دەکاتە قۆڵتەوە زەختت بۆ دەگرێ، ئەڵە بەرزی خوێنەکەت ئەوەندەیە و نزمەکەی ئەوەندەیە. دەوەرە نیشانم دە کامەت چۆنە، بە کیلۆیە، بە تەنە، هیچت چاو لێیە، بەس ئەو ئامێرە ئەوە دەخوێنێتەوە. ئەڵێ فشاری تۆ من و تۆ هەردووکمان وەکو یەک دەبیندرین، بەڵام فشارە بەرزی تۆ لەگەڵ منە زۆر جیاوازی هەیە. خاڵی خوارەوەی چەندە، بەرزەکەی چەندە و نزمیەکەی چەندە. چەوری خوێنت بۆ دەگرن، ئەرێ هیچت بینیوە، ئەڵێ چەوری خوێنت ئەوەندەیە لە خوێندا. شەکرە سوکەری هەیە کابرا، یەکسەر بەو زەختە بۆی دەگرن، دەڵێ بەرزی شەکرەکەت ئەوەندە بەرزە، ئەوەندە هاتۆتە خوارەوە. تۆ هیچت بینیوە، ئەگە بڵێ ئەمە درۆیە ڕەتی زانستت کردوتەوە. ئەوە تا شەکرەت بۆ دەپێوێ بەبێ ئەوەی هیچت بینی بێ و پێوەریشی هەیە. هەروەها پلەی گەرمی لەش، کەسێ تای هاتوۆتێ دکتۆر دەڵێ وا بەرەو 44 و 45 دەڕوالەوە سێ گیان لە دەستدا ئەگە بێت و تایەکەی نزم نەکەینەوە. یان پلەی گەرمی ئەوەندە هاتۆتە خوارەوە لەرزی لێ هاتووە لە سەرماندا، تۆ هیچ نابینی، بەڵام جیهازەکە هەمووی دەخوێنێتەوە. ئەڵە پلەکەت ئەوەندە بەرز بۆتەوە، ئەوەندە نزم بۆتەوە. کەش و هەوا، ئەڵە ئەمڕۆ بەیانیەکەی کەش و هەوا ئەوەندە پلە بووە، ئێوارەکەی بۆتە ئەوەندە لە نیوەڕۆدا ئەوەندەیە. من و تۆ هیچمان نەبینەوە، هەر هەستمان بە گەرما و سەرمایەکی ئاسایی کردووە، بەڵام پلەکە هەمووت بۆ دەخوێنێتەوە، ئەویش تەرازوی خۆی هەیە. بۆیە لە قیامەتە زۆر ئاسانە مرۆڤێک ئەمەی پێ بکرێ کە ئەو شتانە بە چاو نابینن عەرزم کردن، کەچی تەرازوی خۆیان هەیە.
هەمووی پێوانەی خۆی هەیە لە قیامەتیشە هەر یەکێک لە ئێمە کردەوەکانی ئەوا دەپێورێت ئەوەی ناو دڵت کە هیچ جیهازێک ناخوێنێتەوە تەرازوی خوا دەیخوێنێتەوە کە هەر ئەنجامن نەداوە نێتی خێر بەدڵتا هاتووە یەکێک ئیشێکی جوانی کردو خزمەتی بە مرۆڤایەتی بۆ مسلمانان کردوێتەوە فەرەحی بەدڵتا هاتووە خوا چاکەیەکت بۆ دەنووسێ خۆزگەت خواستۆ خۆزگە من شتێکی وان پێ بکرایە خوا ئەوەش دەنووسێ لە قیامەتە خۆ هیچ تەرازۆک ناخوێنێتەوە هی خوا دەیخوێنێتەوە زۆر ئاسان دەیخوێنێتەوە جاران بێدینەکان دەیانگوت باشە معقولە ئینسانێک تەمەنی 100 ساڵ بێ ئەو هەموو لاپەڕی ڕۆژانە چیت وتبێ و چیت کردبێ و هەمووی تۆمار کرابێ جاوە دەبێت بە لەوەری خەڵک دەفتەر و ئەعمال و شت بۆی برێت چوو لەسەر چ تەرازویەک دایدەنەی بەڵام کاتێ زانست پێشکەوت ئێستا لەم سەردەمەدا ئەبینی میمۆریەک سیدیەک چی معلوماتی تایبەتی تۆ هەیە هەمووی لەسەر تۆمار کراوە هەر ئادێکی دەجیفانتەوە هەردێک نەک هەرهی ئینسانێک هەموو کار و کردەوەی بنەماڵەیەکی لەسەر تۆمارکە ئەوەندە دیکەیتە گیرفانتەوە هەمووشی تێدا بە دەنگ و ڕەنگەوە تۆمار کراوە جاوە زانست لە داهاتوودا ئەوەی بمێنە دەبینێت چیشتی گرنگ پەیدا دەکا بۆیە لە قیامەتە هەر یەکێک لە ئێمە کۆدێکی خۆی هەیە بەس کۆدەکەت دەخرێتە سەر تای تەرازۆکە هەمووی دەخوێنێتەوە بەس کۆدەکەت لە دنیادا ئێستا پەروەردگار ئەوەی نیشان داوین ئەها کۆدی من لە تۆ ناچێ پەنجەمۆر دەچی تۆ لە جیاتی کەسێک چکە ناکەوێ بەڕێزەکەم ئەوێ پەنجەمۆری خۆت بێت دوو برای دوانە لە سکێکا لەدایک بوون پەنجەی ئەم برایە لەگەڵ ئەو برایە ئەو خوشکە لەگەڵ ئەو برایە جیاوازە لە یەک سکا بە یەک کەڕت هاتوونە سەر زەوی هیچیان پەنجیان وەکو یەک ناچێت کۆدی خۆیەتی دەنگەژیەکانی من لەگەڵ تۆدا ڕەنبە لە یەک نزیک بن بەڵام قەت وەکو یەک ناچن بۆنی جەستەی من لە هیچ مرۆڤێکی سەر ئەم زەویە ناچێ وەکو هی تۆ لە کەس ناچێ بۆیە سەگی پۆلیسی کە کەسێک بە ڕێگایەکە بڕوا بەس پێیدا بڕوا دەزانێت چیە بۆ ڕێگایەدا ڕۆیشتووە بۆنەکەی شوێنەواری بەجێماوە هەموو کەس کۆدی خۆی هەیە لە هەموو وڵاتی پێشکەوتوودا قاسەی شتەون بە نرخەکان بە چاو دەکرێتەوە بەس خاوەنەکەی کۆدی چاوی لەسەرە چاوی خۆی بەری نەکەوێت بە هیچ کۆدێک ناکرێتەوە چاوی هەموو خەڵکی دنیای لێدەی ناکرێتەوە خوا پێمان دەڵێ هەر کەستانم کە دروست کردو کۆدێکم بۆ داناوە هی کەس لە کەس ناچێت لە قیامەتیشا کۆدەکەت لێدرا یەکسەر تەرازۆکە هەمووی دەخوێنێتەوە هەموو معلوماتت بینراوە و بیسراوە بە خەتەرەی دڵیشتەوە بەڕێزم لەسەر تەرازۆکە دانراوە هەمووی تۆمار کراوە بە کۆدە تایبەتێکی خۆت خۆزگە حکومەتی ئێمەش سوودی لەو کۆدە ببینایە ئێستا لە وڵاتە دواکەوتەکانی دنیاشدا کەس دەچێت لە سەری مەعاشا بوەستێ کەس دەزانێت بەرامبەرەکەی چی دەگەردەگرێت بەس کۆدێکی خۆت هەیە دەتوانی خێزانت منداڵەکانت پێی نەزانن بەس کۆدی خۆت لێدا حسابی تۆ دیاری کراوە خەڵک لێرە لە سەرەی موچەدا لە خانە نشینیدا گیان لەدەست دەدا بۆیە قورئانەکەی ئێمە هەم دینە هەم ژینە پێمان دەفەرمێ ئەوەتە هەر کەسە کۆدی خۆیم داوەتێ دەوەرە تۆ بۆ ئەم دنیاش و ئەو دنیاش سوودی لێ وەرگرە وەرە بەکاری بێنە بە خەڵک عەزێن نەشێشێ بەڵە خۆشەویستەکانم کە تەرازۆکە دانرا چوار جۆر کەس بەس لە ئیمانداران جیا دەکرێنەوە چوار جۆر کەس ئەمانە هەموو بە ئیمانداری مردوون هەموو ئەهلی لا إله إلا الله محمد رسول الله بوون ئەمانە هەموو بڕوایان بە تاک و تەنهایی پەروەردگار هەبووە بڕوایان بە پێغەمبەرانی خوا و ڕۆژی قیامەت هەبووە بەڵام چوار جۆرن جۆری یەکەم جەماعەتی یەکەم ئەو کەسانن کە خوای پەروەردگار لە قورئانە باسییان دەکا و دەفەرمێ یەکەم جار لە سوورەتی ئەعراف وەردەگرین سوورەتی ئەعراف ئاەتی الأعراف ئاەتی 8 دەفەرمێ فمن ثقلت موازينه فأولئك هم المفلحون هەر کەسێک تەرازووی کردەوەکانی قرس بێ ئەوە بەڕاستی ئەوانە دەرچوون ئەوانە ڕزگاریان بوو موازینه کۆدەکە لێ دەدرێ و ئەچێتە سەر شاشە دەرەجەکان تەشبیه نەبێ وەکو دنیا هەڕێک وەکو دنیا قوتابیەک دەخوێندرێتەوە لە ئینگلیزیە چەندی هێناوە لە بیرکاری لە عەرەبی لە کوردی لە فڵان زانست لە کیمیا لە فیزیا لە ئابووری چەندت هێناوە بۆت دەخوێندرێتەوە یەکەم شل لێ دەدرێ دەرەجەی تەوحیدی تۆ بینی تۆ و خوا چۆن بووە چەندە خوات بە تاک و تەنها ناسیوە بۆی دەنووسرێ فڵان کەس لە دنیادا سوپاس بۆ خوای پەروەردگار مسقالە زەڕە گومان لە عەقیدە و بیر و باوەڕیدا نەبووە سەتی ڕێکی هێناوە ئەوە لە هەموو شتێ ئاساسترە ئەی موشریک بووە نەوەڵات لە خوا بەزیاد بێ ئەوانی نییە پەنای بۆ غەیری خوا نەبردووە تەوەکولی ڕاستەقینەی بەس لەسەر ئەڵڵاه هەبووە لەسەر کەسی تری نەبووە هیچ کەسی هاوشانی پەروەردگار نەکردووە ئەی لەگەڵ داک و بابی چۆن بووە والله لەگەڵ داک و بابیشی تەقریبەن 6 دێنێ جارجار بێدڵی کردوون جارجاری زۆریش بەدڵی کردوون ئەوەش دەرەجەی خۆی خوێندرا لەگەڵ دراوسەکانی چۆن بووە
ئەی لە بازاڕە کە معاملەی دەکرد چۆن بوو وەڵا هەیە 80 هێناوە هەیە 70 هێناوە هەیە گەیشتۆتە 95 هەیە گەیشتۆتە 99.9 ئەوەندە ڕازگویانە مامەڵەی کردو ئەمە گەزارە شتێکی بەسەرا تێپەڕی بێ هەر یەکە دەرەجەکەی خۆی دەخوێنێتەوە ئەم چاکانە هەمووی قورسن بەس خراپەکانی زۆر سووکن هیچ نین خوا دەفەرمێ بەکەوتو حیسابی مەکەن دەری چوێنن فەولایکە هم المفلیحون ئەوانە دەرچوون جا ئەوانەی دەرچوون هەیانە السابقون السابقون أولئك المقربون أصحابي پیغمبر صلى الله عليه وسلم بتيقرا الحمد لله أم ملتي كرد أو اندع عقيدة إسلامتي كي باكا جاوازي لنا صحابي پیغمبر هناك صلى الله عليه وسلم هرچ كسي پیغمبري أكرمي بيني بيو چاوي پیكوت بيو بيعتي پیدا بيو ئیمانی پێهێنا بێ هەمووی سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پاشان ئەبوو بەکر گەورەترە لە عومەر گەورەترە لە عوسمان گەورەترە لە عەلی ئەوە کاری خۆی پەروەردگارە ئەوە هەر کەسە خوا بە خۆی لێکی دەکاتەوە بەڵام ئێمە هەموو سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر سەر و سەر چاوانمانن هەموو پاداشتێک کە ئێمە دەیکەین ئەوان تێیدا بەشدارن دینی خۆیان بە ئێمە گەیان بە پوختی بەڵێ دوای ئەوە ئەصحابی یەمینمان هەیە ئەوانە لە طبعام و لە طبی ئەسنان وانە وەرگیران ئەوەی تری دێ حتا معهدیشی تێدایە عینی دەرەجەکانی دنیا بەڵام هەموویان دەرچوون ئەوەی کە دەرچوو قورئان لە سوورەتی القارعە دەفەرمێ فأما من ثقلت موازينه فهو في عيشة راضية ئەوەی کردەوەکانی چاکەی زۆر زۆر قورسن الحەمدلله هەمووی دەرەجەی لە 90 و لە 70 کەمتری نەهێناوە هەیە 60 هێناوە بەڵام هەمووی دەرچووە کە چووە بە هەشتەکەی خۆیەوە فهو في عيشة راضية دووشتە بەڕاستی ژیانێکی خۆش بەسەر دەبا لە ڕووی جەستەوە بەڕاستی ژیانەکەی زۆر زۆر خۆشە و ئەزانێت کەس لەو بەختەوەرتر نییە ڕاضیە لە ڕووی دەروونەوە زۆر مرتاحە دەڵێ یا ڕەبی خوا لێت بەزێبێت تۆ بڵێ کەسی تر بەقەدەر من لە خۆشحاڵیدا بێ جاری وا هەیە لەم دنیادا عیشەتیمان هەیە باوەڕکە لە ڕووی پارەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ماڵ و منداڵەوە لە ڕووی خانوو بەرەوە لە هیچت کەم نییە کەچی جارجار نابینی دڵناڕەحەتیەکت بەسەرا دێ پەستیەکت بەسەرا دێ هەر لە خۆ بێتاقەتی لە بەهەشتا ڕاضیە ئەوە نییە قەت بۆ چرکەیەکیش بێتاقەتی و ناڕەزایی بە دڵیش تا نایە هەموو کەس لە بەشی خۆی زۆر ڕازیە دەڵێ یا ڕەبی سوپاس بۆ تۆ پەروەردگارە دەرچووم ئالێرەدا خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حافظی تەبەرانی لە ابن عباسەوە بۆمان دەژێڕێتەوە دەفەرمێ إذا دخل الرجل الجنة سأل عن أبويه وزوجته وولده کە ئینسان چوە بەهەشتەوە کارتەکەی وەرگرت و حساب و کتاب و مۆر و ڤیزاکەی بۆ لێدەن و قاتی خۆی بدەنێ و فەرموو بە مەسعەدی بەهەشتا سەرکەوتووە لە ئێرە برداندراوە کە چوویتە شوێنی خۆت خوایە لەوانەمان حساب بکەی خوایە هەموو ئەوانێک ئێستا وتارە دەبینن لەوانەمان حساب بکەی یەکسەر ئینسان بیری دەکەوێتەوە خوای گیان کوا دایک و باوکم خوای گیان کوا خێزانم خوای کوا منداڵەکانم هەر کەسە بیری ئەهلی خۆی دەکەوێتەوە پێی دەوترێ ئەوانە لە خوارتەوە بوون ئەوانە پلەیان لە بەهەشتایە سوپاس بۆخوا بەهەشتین بە ئیمانەوە مردوون بەڵام پلەکەیان ناگاتە تۆ عەمەلی تۆ زۆر بەرزتر بوو لەوان بەڵام ناگەنە تۆ خوای پەروەردگار ئەم ئینسانە نابێت لە بەهەشتا شتێک هەبێت دڵی ئازاردا دەڵێ خۆزگە خوایە لەگەڵیانە چۆن لە دنیا بەیەکەوە بووین خۆزگە لە قیامەتیشە ئەوە بەیەکەوە بووینایە خۆ من ڕۆژان دەتوانم بیان بینم بچمە لای ئەوان بەڵام خۆزگە هەمومان لە یەک قاتی بەهەشتا بووینایە خۆزگە هەمومان لە یەک ئاستی بەهەشتا بووینایە ڕاستە من زۆر بەرزترم لەوان وەڵڵاهی بەڵام یەک ئاهێکم ماوە خۆزگە ژنەکەم و دایک و باوکم و منداڵەکانم لەگەڵ من نابوونە خوا دەفەرمێ بێدڵی مەکەن ئەوانەی لە خوارن بەرزیانکەنەوە بۆ ئاستی ئەو بەرزیانکەنەوە بیان بن بە هەموویان بەخۆشی بەیەکەوە بژین لە بەهەشدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە کە لە سلسلەی ئەحادیث صحیح ئەلبانیدا هاتۆ دەفەرمێ إن الله ليرفع درجة المؤمن إليه في درجته وإن كانوا دونه في العمل خوای پەروەردگار بەهۆی چاکی ئیماندارێکەوە ئەوانەی کەس و کار و بنەماڵەی خۆینی هەمویان بەرز دەکاتەوە بەبێ ئەوەی کردەوەکانیان وەکو ئاستی ئەویش بێ جا ئەمەش نەسی قورئانی پیرۆزی لەسەرە خوای گەورە لە سوورەتی ئەطور ئایەتی 21 دەفەرمێ والذين آمنوا واتبعتهم ذريتهم بإيمان ألحقنا بهم ذريتهم وما ألتناهم من عملهم من شيء ئەو کەسانەی ئیماندار بوون خوایان بە تاک و تەنها پەرستووە ئیمانیان بە هەموو پێغەمبەرانی خوا بە پێغەمبەری خاتە محەممەد صلی الله عليه وسلم هەبووە
ئیمانیان وا بووە مالکی یەومیدین خوا دنیا هەر ئەم چەند ڕۆژە نییە، ڕۆژی پاداشت و سزا هەیە. کاتێک کە مردن و خوای پەروەردگار لێیان خۆش بوو، چاکەکانیان زۆر زۆرن، پلان بەرزە دەڕۆنە شوێنە بەرزەکانی بەهەشتەوە، لەوێدا سیر دەکەن منداڵەکانیان. جا قورئانی پیرۆز چەند وردە بەڕێزان نافەرمێ بەس ئەولادەکانیان، ئەفەرمێ ذريتهم واتبعتهم ذريتهم. ذريات إمام الشعراوي رحمة خواه لێ بێ لە تەفسیرەکە لە مجلدی 9 لاپەڕەی 19 مجلدی 19 لاپەڕەی 550 دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تەفسیری نابلوسیدا لە مجلدی 9 لە لاپەڕەی 670 دەفەرموون ذريەت بەس ئەولادەکانن نییە، ئەولادی ئەولادەکانت، ئەولادی ئەولادت. هەرچی کوڕەزات هەیە تا دەڕواتە خوارێ، هەرچی کچەزات هەیە هەمووی دەڕوا ئەولادی ئەوانیش. خوا دەفەرمێ لەبەر خاتی ئەم ئیماندارە مادام ئەوانیش بە ئیمانەوە مردوون. لە دنیادا زۆر بە کوڕەکانتەوە ماندووبووی کە ڕۆڵی جانڕێگەی خواناسی بەرمەدەن. زۆر شەو ڕۆژ ئەم دایک و باوکە دەمیان لەسەر کچەکەی بۆ بە قسەی شیرین، کچە شیرینەکەم بە قوربانت بم ڕێی ئیسلامەتی بەرمەدە. حەق هەبێ بەس ئەم سیڕاتی مستەقیمەیە، بەخوا ئەوەی تری هەموو بازرگانێ بە مرۆڤەوە. ڕۆڵە دینی خوا لە دەست نەدەی، هەر بە زمانی شیرین بە قوربان و بە ساقە بەس ئاواتت ئەوە بوو ڕۆڵە ئاگەر لە ئیمانەکەت بێ. زۆر خەمی دین و ئیمانی منداڵەکانت بوو، ئەوانیش الحەمدوللا بە شوێنەکەی تۆدا ڕۆیشتن، بەس بەخوا ئەوەی بە تۆ کراوە بەوان نەکراوە. ئەوەی کوڕەکەت کردوێتی کوڕەزاکە نەیکردو، کوڕەزای کوڕەزاکە نەیکردو، کچە زاکەت پێی نەکراوە، بەڵام هەر ئیماندار بوون، ڕێبازی خواناسی و مزگەوتیان بەرنەدا. خوا دەفەرمێ هەر هەمویان بەرنە شوێنی ئەم دایک و باوکە، بەڵام وما ئەلەتناهم من عملهم من شيء. بەبێ ئەوەی لە پلەی دایک و باوکەکە کەم کەنەوە بەڕێزان، بەبێ ئەوەی لە دایک و باوکەکەش کەم کەنەوە. سبحان الله لە فەزلی خوا. ئەو ناهێن نەخوارەوە تۆ تۆزە بەرز ناکەنەوە، وەکو سوار و پیادە نییە دەست و مۆچی بکەن تۆ بێ خوارەوە و تۆزە خۆی بەرزکە. نا، تۆ هەر لە پلە بەرزەکەی خۆت دای، خوا هیچ لە تۆ کەم ناکاتەوە. ئەمنەوە و زوڕیەتە هەر هەمووی دەستنە قاتێکی بەهەشتەوە، وەی لە قیامەتیشە هەر بەیەکەوە لە پلە بەرزەکانی بەهەشتا بەیەکەوە بن. دایک و باوکی وا هەیە چوونە بەهەشتەوە، بەڵام بەخوا پلەکەیان زۆر لە خوارەیە، بەڵام ئەلحەمدوللیلا ئەولادێکیان پێگەیاندووە، کچێکیان پێگەیاندووە لەسەر دینداری و خواناسی و چاکەکاری و خزمەتی مرۆڤایەتی. ڕۆژی چەند جار خەڵک توێتی هەی ڕەحمە لەو دایک و باوکە بێ کە ئەم کچەی پێگەیاندووە، هەی ڕەحمە لەو دایک و باوکە بێ کە ئەم کوڕەی لێ بووە. هەزاران دوعای خێریان بۆ تۆ کردووە، دایمە لە دوای نوێژەکان خوا لە باوکم خۆشبی، خوایە لە دایکم خۆشبی، سەدەقە و خێر و خێراتیان بۆ کردووی. ئەم باوک و دایکەش خوا دەفەرمێ بەرزیان کەنەوە بیبەنە ئاستی ئەو کوڕە، با کوڕەکە هەز نەکا باوک و دایکی لە خوار خۆیەوەن، ئەوانیش هەموو بە یەک دەگەیەندرێنەوە، هەمووی بە یەک دەگەیەندرێنەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لە قیامەتە إن الله لا يرفع الدرجة للعبد الصالح في الجنة فيقول يا رب أنى لهذه. ئینسانی وا هەیە پلەی زۆر بەرز دەکرێتەوە لە بەهەشتا، دەڵێ پەروەردگارە من وەڵڵاهی کردەوەکانم ئەوەندە نەبوون لە دنیادا، بەچی ئەم پلە بەرزەم درایە؟ خوای پەروەردگار دەفەرمێ فەیەقول باستیغفاری وەلەدیکە لەک. ئیمامی ئەحمەد حەدیسەکەی ڕیوایەت کردووە، پێی دەوترێ بەهۆی ئەو هەموو دوعا خێرانی کە ئەولادەکەت بۆی کردی. ئەولاد ئەگەر هەبێ بۆ ئەمە باشە، بۆیە خۆشەویستم چەندە خەمی ئەوەتە بژێوی منداڵەکانت دابین بێ، خانوویان هەبێ، سیاران هەبێ، بخوێنن، شادیان هەبێ، باشە ئەمانە هەموو واجبە لەگەڵیان نابین، بەڵام بەخوا پێش ئەوانە دەبێ خەمی دین و ئیمانەکەت بێ. بەخوا دنیا هەر تێدەپەڕێ. چەند خۆشە ئێمە بەهۆی ئەولادەکانمانەوە بەرز بکرێنەوە، چەند خۆشە ئێمە دایک و باوکێک بین ئەوەندەمان خواناسی کرد بێ، زۆڕیەتەکەشمان خوای گەورە بەهۆی ئێمەوە بەرزی کاتەوە. ئەمە هەموو فەرمودەی خوا پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەمە جەماعەتی یەکەم، فەئولائیکە هم المفلیحون. ئەمە هەموویان دەرچوون. جا هەیە پلەی زۆر زۆر بەرزە، هەیە لە مەحەدێکی خوارە وەرگیراوە، بەڵام فەهوە فی عیشەتین ڕاضیە، ئەوەی لە خواری خوارەوەش وەرگیراوە و ئەزانێ کەس لەو خۆشیەدا نییە، ئەوەندە خۆشحاڵە بەو بەهەشتەی کە پێبەخشراوە. عەرزم کردن ئەمجا ئەوانەی پلە بەرزەکان ئەتوانن خوا ڕێزیان لێ دەگرێ، ئەمە هەمووی فەزلی خوا لە بەهەشتا نەکردەوەکانی خۆمان. مادەم ئیماندار بووی لەسەر دین و خواناسی ژیا و مردی، ڕۆڵەکان و نەوەکانیشان هەموو باوک و دایک و خێزان و منداڵەکان بەیەکەوە کۆ بکەنەوە، هەموو یەکتری ڕادەکێشن بەبێ ئەوەی لە یەکتر کەم بێتەوە. ئالێرەدا پرسیارێک دروست دەبێت، قورئان هیچی بەجێ نەهێشتووە. یەکێ دەڵێ باشەوە بەهەشتیەکان ئاوان، ئەی دۆزەخیەکان، باوکێک بە کافری مردووە، منداڵەکانیشی لەسەر کوفر پەروەردە کردووە، کە چوونە دۆزەخ، جەهەنەم بە عەدلی خوایە، جەهەنەمیش زوڵمی تێدانی لە هیچ کافرێک. ئەم کوڕە
پیاوکوژ نەبووە، عەرەخۆر نەبووە، شەلاتی نەبووە، باوکەکەی هەموو خراپەکانی کردوون. ئایا ئەم کوڕەش دەبرێ بۆ لای باوکی؟ دەبێ باوکە ئەولادەکان بەیەکەوە بن؟ خوا دەفەرمێنە خێر. كل نفس بما كسبت رهين. دڵنیابن لەناو قیامەتە کە دەچنە دۆزەخەوە دۆزەخیەکان کەسیان گوناهی ئەوەی تریان نادرێ بە پاڵە. پلەی باوکەکە نابرێتە لای کوڕەکە بەهۆی خراپەکاری کوڕەکەیەوە. هەر دووشان چوونە جەهەنەم، بەڵام هەر یەکە لە پلەی بە ئێشی جەهەنەمی خۆیدایە. ئەوان وانین بە جەهەنەم بە عەدلی خوایە، بەڵام بەهەژ بە فەزڵ و ڕەحمی خوایە. تاقمی دووەم ئەوە ئەم جەماعەتە هەموو کارتەکەیان وەرگرتەوە دەرچوون. دووەمیان ئەو کەسانن چاکە و خراپەیان وەکو یەکە. کاتێک کە کۆدەکەی لێدرا ژمارەکەی خوێندرایەوە، ئەم بەر و ئەو بەری چاکە و خراپەی ڕێک یەکسانە. چاکەی زۆری کردووە، بەڵام بەخوا خراپەش درێخی نەکردووە. هەردووچیانی وەکو یەکسانن. ئەمانە لە قورئانە پێیان دەوترێ ئەصحابی ئەعراف. لە بەینی بەهەشت و دۆزەخە شوێنێک هەیە، نە بەهەشتە نە دۆزەخە، بەڵام ئەوانەی لەو مەنتیقەیەدا ماونەوە چاویان لە بەهەشتیەکانە و دایان ناسن، چاویان لە دۆزەخیەکانی شەو دایان ناسن. بزانین خوای پەروەردگار چۆن ئەممان بۆ باز دەکات. لە سوورەتی الأعرافدا خوای پەروەردگار لە ئاەتی 46 و 47 دەفەرمێ: وعلى الأعراف رجال يعرفون كلا بسيماهم. لبيني بهشت دوزخا كوملك خلق هن نبهشتين ندوزخين حسابيان راجيراوه لو بينها راجيراون. بهشت كان چون بهشت دوزخ كانش چون دوزخ امان چاكه و خراپيان وكو يغوستاوتوا. يك چاكيتريان هبويا رزگاريان دبو، يك چاكيتر خوانا خواسته يك خراپيتريان هبويا برو جهنم درويشتن. بەڵام هەردووشیان تەرازۆکەیان یەکسانە. عەدلی خوای پەروەردگار و فەزڵی لەگەڵ ئەماندا وەستاندوونی. کاتێک کە سیر دەکەن ئۆ کورە فڵان کەس خۆ لە بەهەشتایە، فڵان کەس یا ڕۆژما لە جەهەنەمایە، هەردووچیان بە دموچاویان دەناسنەوە. ئەوانە چەند لە خۆشیدان، ئەوانە چەند لە ناهەمەتیەکی جەهەنەمان. بەڵێ ئەزیزەکانم، ونادوا أصحاب الجنة أن سلام عليكم. سلام لە بەهەشتەکان دەکەن، سڵاوی خواتان لەبێ، یا ڕەبی فڵان کەس پیرۆزت بێ، گەیشتی بە شوێنی خۆت. ئەی هەتا تازە حەسایتەوە. لم يدخلوها أما نشون بهشتوا بلهم وهم يطمعون. زور يدوارن برحمي خوا الله خوا راستك دوكانم باي أو عند نبون من بجانة بهشت، بلهم قد بي أميد نيم خوا داوي بهشت اللي دكم تماحي بهشت يعني هي هرتشن نشون ناويوا. وإذا صرفت أبصارهم تلقاء أصحاب النار كاتب بزور يعني تشاوين هالدنجويه حسب بينيني ديماني جهنم يكانوا أولايا هرنا كانت عذابك تدايا. بەڵام کاتێ بە فەرمانی خوا و فریشتەکان چاویان ئاوالا دەکاتەوە بە حاڵ ئەهلی ئاگر دەبینن، هاوار دەکەن، دەڵێن ڕەبەنا لا تەجعەلنا مع القوم الظالمین. یا ڕەبی خوا بمان پارێزی نەچینە ئەم شوێنە، خوا ڕەحممان پێ بکەی لەگەڵ ئەو زاڵمە خوانە ناس و مولحید و کافر و خراپەکارانە بەیەکەوە کۆمان نەکەیتەوە. ئەمانەش سزایەکی نەفسی دەدرێن. ئەخ زۆر ناڕەحەتە. ها ئینسان جاریوە تا کارتەکەی وەردەگرێتەوە هەمومان قوتابی بووین، دڵت خەریکە دەوەستێ ئەبێت تۆڵی دەرچ بە تایبەتیەوەی کە دڵنیایە لە بینی دەرچوون و نەرنەچوونە زیرەکەەوە دەرچووەوە یەقینەوەی هەیە. ئەوەی خراپی شەویش بۆ خۆیکی نەبوو، ئەوەی کە لەو بینەدایە دڕاڕای تۆ بڵێی دەرچوو بم دەرنەچوو بم، سزایەکی نەفسیە. مامۆستا کارتەکەت ڕاگرێ. تەشبیه نەبێ بیلا تەشبیه ولا تەمثیل. پەروەردگار ئەمانەش ڕادەگرێ. ئەگەر یەک تۆزی تر بۆ جومعە زووتر پاتیایە، ئێستا ڕێکسە ئەم ڕاگەگرتنەشن نەدەبوو، درەنگ هاتی درەنگتر دەچی. هەر یەک زەردەخەنەیەکم خۆزگە لە دنیادا بەڕووی فڵان کەسا بکردا، ئەو زەردەخەنەیە ڕزگاری دەکردم، حەیف لە دەستم دەرچوو، هیچ چاکەیەک خۆشەویستم بەکەم مەزانە. جارێک یەک لە ناو سیارەکە بم خۆزگە بم کتە سوبحان الله، خۆزگە بم کتە ئەلحەمدولیلا، نانم خوارد، تێرم خوارد لەبیرم چوو بڵێم ئەلحەمدولیلا، ئەو ئەلحەمدولیلایم هەبووە ئەڕان لەدەگیرام، هیچ چاکەیەک چەندە بچووک بێ بەکەم مەزانە، فریاد دەکەوێت. ئەمانەش دوای ماوەیەک خوای پەروەردگار دەفەرمێ چاوەڕێی چیم لێ دەکەن، دەڵێن خوایە وەهم یەطمعون، بەخوا ئومێدمان بە بەهەشتە، بەخوا چاومان هەر لەو لایە خۆمان ناوێنین سەیری ئەم لایەشکەین و خۆی لێ دەپارێزین، خوا دەفەرمێ بیان خەنە بەهەشتەوە. ئەوانش ڕزگاریان دەبێت الحەمدوللا، ئەوانش دۆزەق نابینن، ئەوانش ڕزگاریان دەبێت و دەچنە بەهەشتەوە. وەهم یەطمعون. حەز دەکەم لەسەری بوەستم، خۆشەویستم دایمە تەماحی بەهەشتان هەبێ، دایمە گومانت وابێ کە کردەوەکانی خۆت ڕاستەکە من، بەڵام خوای ڕەحمی تۆ زۆرترە، هەر ئومێدی بەهەشتم هەیە. وإذا صرفت قەت سەیری ئەو شتانە مەکە کەوا جەهەنەمیەکان دەیکەن، هەر چاویشی بۆ کلامەکە، هەر ئەگەر چاویشت بەلایەوە ڕۆیشت یەکسە خێرا ڕوو وەرجێڕە. ئەها ئەوانەی لە ئەصحابی عەرافان کاتێ ڕوویان وەردەجێڕێ بۆ لای جەهەنەمیەکان ڕووی لێ وەردەجێڕن، ئەڵێن خوایە خۆزگە لەوانە نەبین، تۆ
تۆش بڵێ پەنا بەخوا لە کردەوەی جەهەنەمیەکان کە لە دنیادا هەر سەیریشی کەم نەک ئەنجامی بدەم بەڵام دایمە خوای پەروەردگار تەماحم هەیە بمخەیتە بەهەشتەوە دائما خۆتان بۆ بەهەشت بەویستی خوای پەروەردگار ئامادەکەن دوو جەماعەتی تر دەمێننەوە ئەوانش کە ئەوانن کردەوەکانی چاکەیان هەر هەمووی خەتی سووری بەژێرە هاتووە دەرنەچوە ئەوانەی تریشیان کەسانێکن ڕەنجەڕۆی قیامەتن وتارەکەم درێژتر ناکەمەوە ئەوانە هەڵدەگرین ئینشاءالله بۆ وتارێکی تایبەتتر لەناو ڕەمەزانە بیان کاتێکی تر ئەو دوو تاقمەشتان لەژێر فەرمایشتەکانی خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم بەئیزنی خوا بۆ باز دەکەم فرسەتی دنیایە و لەبەر دەمماندایە ئەمەی باسم کرد کەلامی ڕەب العالەمینە لە قورئانە بەویستی خوای پەروەردگار ئێمە لە دەرچووەکان دەبین بەڵام هیممەتی دەوێ تەلەبەیەک چەندە شەو و ڕۆژ دەخاتە سەر یەک و وازی لە زۆر مەلەزات و خۆشی دنیا هێناوە بەس بە ئومێدیەوەی دەرەجەیەکی بەرز بێنێ بەس بە ئەوەی لە دەرچوان بێ کە گەڕایەوە کارتەکەی بەسەری بەرزەوە هێنابێتەوە واللهی قیامەتی ئێمەش ئاوایە مانجی پڕبەرەکەتی ڕەمەزان لە بەیانیدا لەوە چێ لە بەیانی دوو بەیانی بە دڵنیاییەوە دەگەینە خزمەتی ڕۆژی بەرزکردنەوەی کردەوەی چاکەیە بەڕاستی خەرمانی عیبادەتە بەویستی خوای گەورە واز لە زۆر کاروباری دنیای بێنن خۆتان یەکلایی بکەنەوە لە منەوە بۆ جەنابتان خۆمان یەکلایی بکەینەوە بۆ خوا ئەمە فرسەتی خەرمانی عیبادەت و چاکەیە وەرزی کەسابەتی قیامەتە یەک لەحزەی بەفی ڕۆمەدە لە چاکەدا بەکاری بێنە وەرزی ڕەشکردنەوەی خراپەکانمانە بە تەوبە و بە ئیستیغفار و بە گەڕانەوە بۆ لای خوا ئێستا دەرفەتمان لەبەر دەستایە چەندە گونەهباربی خۆشەویستم بیسەر و بینەری ئەم وتارە چەندە گونەهباربی ڕەحمی خوا لە گونەهەکانی تۆ گەورەترە چونکە لە دنیادا و هێشتا ساغی و هێشتا نەچوویە قەبرەوە تەوبە بکە دڵنیابە لە حەمامی تەوبەدا خوای گەورە بە پاک و پوختی دڵخاتە دەرەوە وەرزی تەوبەیە بەویستی خوای پەروەردگار ئەم مزگەوتە خۆش و پاک و پوختەمان بۆ ئامادە کراوە لەگەڵ مزگەوتەکانی ماڵی خوادا خوا ماڵی ئەوە ئاوەدانکە کە ئاوا خۆشی کردو بۆمان ڕازاندوێتیەوە ئینشاءالله بەگەرمی ڕوو لە مزگەوتکەن واز لە زۆر تەلەڤیزۆن و ئەنتەرنێت و سایت و فڵان بێنە خۆت یەکلاییکەوە ئەمە وەرزی عیبادەتە ئەمە وەرزی کەسابەتە ئەها کاسبکاری ڕاستەقینە ئەڵێ هەموو ڕۆژە پارە ناڕژێ ئەمە فرسەتە بەخوا دەبێت شەو ڕۆژ بخەمە سەر یەک چونکە بەیانی ئەو بازاڕە گەرمە نامێنێ چاولێ ئەوەی کاسبکاری عاقڵە فرسەت دەبینێت لە کەسابەتی باشە ئێستا وەرزی خەرمانەکەیە خەرمانی عیبادەتەکە دێتە پێشەوە دەبێت خۆمانی بۆ ئامادەکەین بە ئیزنی خوای گەورە بەندە لە خزمەتتاندا دەبم هەموو شەوانێک لە دوای نوێژی تەراویحەوە لە خزمەت قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم با زانستی خۆمان زیادکەین با بچینە خزمەت قورئان ئەو کاتانە لە جیاتی تەلەڤیزۆن و ماڵی ئەم و ئەو وەرە لە ماڵی خوادا دانیشە چەند قسەیەکی خۆش و جوان ببیستە دڵت پاراوکە هەمووت بە پاداش بۆ دەنووسرێ بە ئیزنی خوا بە بەرەکەتی ئێوە منیش چاکەیەکم بۆ بنووسێ و خێرێکم دەستکەوێ یا ڕەبی خوای پەروەردگار بە جوانی و بە خۆشی بگەین بە خزمەت مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان یا ڕەبی خوای پەروەردگار هیدایەت مامدەی هیدایەت بەس بەدەستی تۆیە ئێمە نێتەکانمان تەسلیمی تۆ دەکەین خوا کارمان بۆ ئاسانکەی بە جوانی لە خزمەت مانگی ڕەمەزان دابین ماڵەکانمان خوا خێر و بەرەکەتی مانگی ڕەمەزانی بێتە ناوەوە شەیطان لە نەفس و دەروون و ناو ماڵ و منداڵمان خوایە بڕواتە دەرەوە يا أرحم الراحمين لو تاقمان بين فأولئك هم المفلحون خوال سرفرازاني قيامة بين يا ربي خواه كردوا من بخوا باي أوانية كشانازي في وبكين بلام شاوري فضلي توين تمحمن لبهشتا يا خوانا أميد من نكي خواه بهشتي تو من دوينا أميد من نكي يا ربي خواه لتوبكاران حساب مانكي خواه أواني توبيان كردوا براستقي نقراونا وبربازي إسلام خواه توبيان لقبول كي لم سرتاي مانجي رمضان دوال لدكم يا شافي يا الله أوين خوش شفاي بدي يا الله يا شافي أوين خوش شفاي بدي أوي لش بآزاري لسرسوكي أوي دل بخم خوا لم رمضان دادلي خوشكي أوي قرفتار كاني لسلا بري يا ربي خوا أوانش كبجيان هيشتين أهلي أم مزقوتو مزقوتا كان بون أهلي إيمان بون يا ربي خوا لقناها كان يا خوش بي يا ربي خوا لقناه هدايك باوك مانو السرجم إيمان داران خوش بي برحمتك يا أرحم الراحمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون